ئەو کاتتان باش دەڵێن هاوڕێی ڕاستەقینە ئەو کەسەیە کە لە باوەشت دەگری کاتی هەموو دنیا پشتت تێدەکات. خۆشحاڵم ئەو شەو بە میوانکردنی کۆمەڵە دکتۆر و هاوڕێیەکی دێرینی کە چەندین ساڵە پێکەوەن. دکتۆر ئەردەلان بەخێر بێن. سپاس دەکەم زۆر من. گەرمایەوە نیە دکتۆر؟ هەندێک زیاتریش لەگەرمە. دکتۆر دەڵێن دائیمەن دکتۆرەکان حەلەقەکەیان تەسکە، ینی دائیمەن چەند برادرێکیانەیە لەبەر ئیش و کار ناپڕژێنە سەر ژیانی کۆمەڵایەتی. ڕاستە؟ خۆی یەکێک کە بۆ دکتۆر ئیتر لە چوارچیوەی مستەشفا با بڵێن خەستەخانە و پیشەکەی خۆی خلالی 24 ساعتی ژیانی زۆربەی زۆری هەر لەو چوارچوەی دەبینێتەوە. زۆر کەم عیلاقات و پەیوەندی خارجی دەبی. پەیوەندەکانی ئەگەر هەشیوی زۆربەی جار لەگە دکتۆرەکانی بەرامبەریتی ئەوەی کە لەگەری هاوپیشەی نەبڵێ. بەڵێ بەڵام لە ژیانی کۆمەڵایەتی بڕێکدا دەبڕێ هەر ئەوە هۆکارە هەرچەند دەڵێن تازیە نایە خۆشیە نایە دەڵێن دکتۆرە لەبەر ئەوەی ڕەبت دەبی بە زۆر مەواعیدی عملیاتە عیادەیە دەوامی خۆیتی بەیانیان لەگەر نەخۆش و نەخۆشیش وەخت و ساتی نییە. جاری وا هەیە سعات دوی شەوێ نەخۆش دەکەوی ناکرێ بڵێ زەحمەت نەبی ڕاوەستا تاوەکو بەیانی نەخۆشکەوە. ژیانی دکتۆر ئایدی خۆی نییە هەمووی زیاتر ڕەبتە بە نەخۆشە و بە نەخۆشیەوە. یعنی بەڵام شێخ وە بزانم دەپڕژێتە سەر برادراتی تۆنیە ئەنگۆ لە مێژە کاکێک هاوڕێن وانە بێزگە لە خزمەتی هەر ڕاستە ئەو لە من گەورەتر بووە بەس هاوڕێتی وابزانم بەگەسکە و گەورەی نییە بە عمر نییە ینی بە ئەوەی وە تەمەنێک فەرق هەیە پاش ئەو تەمەنەی ئەو مەرحەلە نامینێ ینی ئەو شتە نامینێ برێن فەرقی عمر چەندە ئەوە و ئەمە لە مێژە ماشەڵڵا ینی هەرکوو ئەمن چاوم کردەوە ئەو برادری من بووە. بێزگە لە خزمەتی بێزگە لە خزمەتی ئەکیید بەس کاک شێخ مەسەلەن زیکرایەت و قسەی شتی خۆشتان پێکەوە هەیە پێش دکتۆری یان پاش دکتۆری؟ پێش دکتۆری شێ و پاش دکتۆری شێوە ینی دەرچوون و مەسەلا دەرچوون ئەمن ئەسڵەن کاتی خۆی ینیەوە دەبێت ئەو شتەی بجێڕمەوە کاتی خۆی کە جێژنە دادەهات خۆشترین شتمان ئەوە بوو کە لێ دەگەڕان ئەمن لەگەرەوی بچمە دەرێ لەگەر دکتۆری و لەگەر یەک دوو خزمیتر ئامۆزایتر کە لێ دەگەڕان لەگەری بچینە دەرێەوە ئیلا ئەمن مەسەلان جێژنە و جێژنەوە لە باشە بۆ هەندێک شوێنان سینەما طبعا هەمووش یەک فیلم هەموو مکرر بوو چونە ناو بازار سەفەر طبعا پێشوی بمە دکتۆرەوە مەرحەلەت ما قبل الثورة وبعد بەس ئەمە پاژەوەی کە بووتە دکتۆری ئەبێ سەفرەمان پێکەوە هەیە ئەوە مەرحەلەیە پەرێستاندێ نەکرد برێ وەڵی لە مەرحەلەی خلاص بووە سەفرەی دووریان نزیک بەسەر لانا دوو نزیکمان هەیەەوە هەیتان ئەمە هەیتوان دکتۆر دێمە لای بەڕێزت کاتی کە دکتۆر وابەستەی ئیشەکەی خۆی دەبی زیاتر لەوانەیە هیوایەتیشی نەمینەوە نیە لەوانەیە مەسەن زۆر تەسیری بەخوای دەتوانم بڵێم یەک لە پیشە هەرە خراپەکانە ڕاستە خەڵک هەرە قورسەکان لە بۆ مرۆڤ بەخۆی لۆ ژیانی لۆ ژیانی مرۆڤی خۆی یەک لە پیشە زەحمەتەکانە یعنی ئێستا لەگەڵ دکتۆر ئەردەلان کە باست کرد گوتت عیلاقاتی ئیجتیماعی نامینێ فعلەن وایە باوەڕدەکەی ینی ئەمن زۆر خراپم لەو ناحیە بەڵام دکتۆر ئەردەلان باشەکەمانە کە عیلاقاتی بەرفراوانی باشە نانا من مەسەرم باوەڕدەکەی خزمەکانم ئیلا ئەگەر بێنە عیادەی دەیان بینم ینی تەسەوورکە ئەوە ستایلەکی ژیان وای یەک مەجالت نییە خاصەتەن ئەگەر بچیە ناو ئیش ئەمن دکتۆر ئەردەلان دەزانی ینی کەمەک خۆ ماوەیشتی تەناو زۆر ئیشان ینی لەلایەک مستەشفای لەلایەک کولیەیە لەلایەک بۆردی کوردستانیە 24 ساعتم پڕە ینی مەجالت نییە ڕاستیەکەی بەس ئەوەندە مەجالم هەیە دەتوانم بڕۆم سەردانی داکم کەمە تاوەکو لێم ڕازی بیتن لەوانەیە دکتۆر مالێش لێت ڕازینەوە ئەوجارە من ئێستا بە مادەم هاتینە سەر ئەو مەوزوعی ڕۆژەکیان لە سعات 7:30 بەیانیەوە دەرچوویمە باوەڕ بکە یەک دەقەڕانە وەستایمە نانیشم نەخواردیە
ئیشی کولیە و ئیشی برد و ئیشی خەستەخانەی ئەمەلیات و دوایە چوویمە عیادێ قەڵە باڵغی عیادەوە ئەوەی لە ڕێ دەگەڕێمەوە سعات 7:30 بەیانی دەرچوویمە سعات 11 بوو لە ناو سیارێمە خوا دەزانی 3 تەلەفۆنم لە بۆ هات تەلەفۆنەچیان داکم بوو تووڕە بوو لێم دەیگوت کوڕم ئەرێ ئەو ڕۆکە سرد لە من نەدایە ڕازی نەبوو لێم هەندێکی دیتم تەلەفۆنە چی دی کە هات نەخۆشەکم بوو دکتۆرە من هاتمە ئیادەی نەیان هێز بێمە ژۆرێ و داوە کووا دەبی و نازام چیوەلالا دیتم ئەویش ڕازنە ئاخر تەلەفۆن خێزانم بوو گۆتی ئەوە وەختە پیاو بێتەوە ماڵێ سعات 11 شۆیە ئەدی گوتم مادەم وابی ئەمن لە سعات 7:30 دەرچوویمە چێم ڕازی کردیە نەداکم لێم ڕازیە نە خێزام لێم ڕازیە نەخۆش لێم ئەدی چم کردیە تووڕە بووم لە خۆم بەجلیان دەکما بوو ینی کابرا گۆتەنی ینی هاوارە چی بکەم ئەدیە من چم کردیە لە سبیانەوە چ دەکەم نازم جوانە دکتۆر ئەو معاناتە لای زۆربەی دکتۆرانێ بەڵام ئێستا من سوالە جدید لێ کاتی کە دەچی عیادەت پڕ نەخۆشە طبعا دوو شعور لا دروزەبی ببوورە شعورێکی اقتصادی شعورێکی نفسی کە ناخۆشە ئەوەن دەخەڵ کە نەخۆشە تەواوی غەڵەتمان زۆر ڕاستەوە قسەیە دوای لەگەر عومر وای لێ دێ ئەو شعوری یەکەمت زۆر نامینێ بەعتیبار ئەتو زۆر هەندە پێویستت بە پارەی نێوەکی جارە کیفایەتەکەت کردیە ئیتر سەبر ئەمن یەک بە خۆم یعنی بەرنامەم سەبر خۆم کشاندەوە وەکو تازە دکتۆر عەبدولخالق باسی کرد يعني مثلا لسر تعليم عالي هلا بدايته نسو مسار تعليم هتا درزنا ليمو وقتكم هبي لو خوم سو مسار صحي او وقت شهرسان اويش شهر دوامي زوره بلام كم ترى لا كاك دكتوري كاك دكتور محاضرات او اجتماعات بشكل يعني تقريبا اتوج ناقه تصعدي هاصدي دقات تصعد هشتي نوي بالضبط هندق ام زوتر دتان بقرم اويش دبي واد ليدي اخيري دەبی خۆت بەرنامەی لۆ خۆدانێک و سەحب بیەوە لە ژیانی دکتۆرایەتی لە ناو جەو ئەو چوارچێوەی دکتۆراتیە هەندێک حەقی بدەیە خۆت ئەوەل و تالی چکە ئەو ساڵ تەقاعود بووم لە دوای تەقاعودم هەستم پێکرد دوای 34 ساڵ ئەم زۆر ماندی بووم ئەو 34 ساڵی دەزانی ئێستاوە 6 مانگە هەست پێ دەکەم ژیان کووە هات سوێ خزمەتتانە دکتۆر نسحەتەی ئەوان بکە ئەوی جارێ لەو 34 ساڵیدا ئاخر هەر یەکە و ژیانی خۆی هەیە ینی لەوانەیە ئەم زروفی من باشتر بی لە هەندەکان خەڵکانەکەیە شعورت چ بوو پاش ئەو 34 ساڵی ئەوم پێ بڵێ وەڵاهی هەم لە لایەک خۆش بوو هەم لایەکیش یعنی تو چونکە ئەو چارچەوەی کەلی دەژی وەکو خزم و ئەهلتی لێ دێ لە ناکەو لێیان دادەبڕێ ئەوەش هەندێک شعورەکی با بڵێن ئەوە دەداتێ ناخۆشت دەداتێ بەڵام لە نەفسی وەختیش هەستیش پێ دەکەی بەسە وەختی وی هاتی دوای 34 ساڵ هەندێک ئیسراحەتکەی هەندێک خۆت لۆ خۆت بژی کەمێک لۆ خۆشت بژی هەرچەندە لە دوای تەقاعودیش دکتۆر لۆ خۆی ناژی چونکە عیادەی خۆی هەیە و لە دوای عیادەش عملیاتی خۆی هەیە ینی دەرتە شتێکی پرایڤێت زیاتر لایەنی حکومی نامینێ بەڵام نیوەی ڕۆژت هەر بە عیادە و بە عملیات هەردەڕوە دکتۆر تەسەوڕ دەکەم بچێ حەفلەک و خۆشیێکی یەکێک دەخۆش بێ لە بەرابەردارجی بلێ ئەوە بدێشێنەوە جارێ هەندێکشی زۆر خۆشە کە مەسەلەن یەکێک دێ شکایەتی سحەتی خۆی لەلات دەکا هەست پێ دەکا ئەتو حەلەکت پێ لە بۆی بەڵام لە نەفسی وەقت هەست بەوەش دەکەی کە یعنی ژیانی شخصی دوادێ اقتحام دەکرێت ئێمە تەوان تەچێمان هەیە با بڵێن تەچێکەمان زیاتر لۆ حاڵەتی کۆمەڵایەتیە زیاتر خزمەکان تێدا خەڕ دەبینەوە پێیانم گوتیە کە دێمە تەچێ من دکتۆر نیمە ڕزان هەر جاری دەچوم 4 کەس لە دوو یەک ڕێزیان دکتۆر ئێرەم دێشی دکتۆر ئەمن جێم نازانم گوتم ئەمن بە هەمووی 2 سعات 3 سعاتم هەیە کە دێمە تەچی هەندە خزم و ناسیار ببینم دوکسێ خۆشیان لەگەر بکەم بەڵێ لێرە ڕزانە من دکتۆر نیمە لەناو تەچی دکتۆر نیمە بەس حەزم لە علاقاتی کۆمەڵایەتی ئەوەیە زیاتر ئیتر دکتۆری ڕاستە ژیانەکی خۆشە و ئەوەی وەکو خەڵک باسی دەکا بەڵام لایەکی زۆریش هەست پێ دەکەی کە حڕیەتی خۆت یان ژیانی شخصی خۆت بەڕاستی لەدەست دەدەی جانە کاک شێخ
زۆر کەس ئێستاوا دەزانی تەقاعد بوون دەرچوونە لە هەموو شتێکی بەڕێی تەقاعدونەوە نییە ئینسان بێ ئەوڕێکی لە خۆی بداتەوە ولو من تقاعد نبوي بس لا يعني فكرك يعني مقصدم فكرك اواني كتقاعد بوونی هەست بەو شتەی دەکەن کەەوە حڕیەتەیان هاتە دەستی ئەوەی کە پێشتر وەکو ئەوانەی کە لە خارجن ئەوانی کە بەحەز دەکەن کە شخص تەقاعد دەبی لە دەرەوە ئەو ژیانە چنوێ دەباتە سەر چکە ئەوانەی کە نەی کردی پێشتر ئێستا دەیکە وەڵەو هیمە کە تەقاعد و کابرا دەرەکا کە چ نەخۆشیێکی هەیە و خەریکی نەخۆشی و نەخۆشکاری دەبی مەفروزەوە نەبی بەس ئەمن کەلیمە کێ نازانم یعنی لەوانەیە لە مەوزوعی برادەرایەتی ینی بە مێشکم داهات تازە لەو ئەوەیە کەلیمەی برادەرایەتی کە تەرجمەی سەداقەیە ئایا ئەو کەلیمەیە پڕ بە پیستی تیکەوە گۆڕایەک بریتە برادەر یان سەداقەت زۆر کەلیمەشی پڕ و چێژی تامی زۆرترە چکە سەداقەت یعنی دوو کەس پێکەوە ڕازگۆنە لەگەر یەک کەلیمەکە ئەوها دەگەینی ینی دوو کەسی ڕازگۆ لەگەر یەک هەندە لێک نزیکن زۆر ڕازگۆنە لەگەر یەکتری بووینە برادەر یەکتری بەس کە ئەتودەری برادەر لەوانەیە ئەم برادەر بەس پێکەوە دەچین قاوەچی دەخۆینەوە ئەوی کە بە مەفهومی برای دەر وانە لەوانەیە کەلیمە چتر هەبووە هێشتا نیانتانیە بزانن مەفهومی برادەرایەتەکەی ئەوە بکاتن نازانم یانیەوە وەکو بۆ زاراوەی زەمیل لە برادەر دەوشێتەوە ئەوزە بزانە دکتۆر ئەمە لە کوردی ئەمە زۆر شتی تێکەڵ دەکەین لە کوردی ئەگەر ڕخسەت بەسەکەی بکەم ئەمە هاوکارمان هەیە ئەمە پێکەوە هاوکاری هاو پیشەمان هەیە پێکەوە دکتۆرن هاو قوتابخانەمان هەیە هاو پۆلمان هەیە هاو بەشمان هەیە باشە هاو نیشتیمانی بەڵام ئەوەیە تو باسی دەکەی هاوڕێ دوو کەسین نەکڕێ ڕێژیان ئەو ڕێ پێدا دەڕۆن هاوڕێ باشە و دەرەجەک لە سەروی دەبتە هاودەم ئەوی 24 ساعت لەگەرتە بەبێ قسە تێک دەگا لە فکرت دەگا لە دڵت دەگا دیفاعت لێ دەکا ئەوەیە یاشێککە مەسەڵەن ئەو فەرقانە هەیە سن لە کوردیش کە دەڵێن برادەر زۆر جوانە لە فارسی دەبتەشتت بەر لە کوردی مەسەڵەن برای دەرەیە ئەو برایە التي لم تنجبه أمك مثلا دەڵێ کابرایەکە لەگەڵتە دەست خۆش لە بۆ ئورژاندنی شتەی کاک دکتۆر پرسیارێک هەیە کاتی کات و ویستت ببیە پزیشک طبعا دائما نمرەت زۆرەکانەوە دەبتە دکتۆر و شتیوا و خەونی زۆربەی کەسەکانە کاتی کە بووی ئێستا پاشی ئەو ساڵی ئاور دەدەیەوە ئەوە بوو کە دەتویست لە سوالەکەی گەیشتی بڵێ والله من یەک لەوانە مەکەوە دکتۆریم بە عشق وەرگرتیە ینی زۆر کەیفم پێدێتن وە کە ئیشیش دەکەم ینی تەمەتوعی پێ دەکەم ڕاستیەکەی نەک ئەوە بیتنکەوە چ بکەمەوە دەرەجەکەم ئەمنی هینا ئێرە ڕاستە احتیمالە لە سەفی 6 کە تەخەڕوجمان کرد ئەو نەزڕەیە و ئەو بۆ چوونەم نەبوو بەڵام کە چوومە ناو ئیشەکەی ڕاستیەکەی شتەکی خۆشە ینی هەم لە بۆ خۆت کەوا مەکانەکی ئیجتیماعی هەیە هەم لە بۆەوەی کەوا ینی ئەوڕۆ باوەڕ کە مەسەرەن ئەوڕۆ پاشەوەندە ساڵە کە دکتۆرم یەک لە نەخۆشەکانم شتەکی هەبوو ئەو شتم لە بۆ حەڵ کرد بە خیلالی یەک دەقە ینی لە بۆ من شتەکی زۆر خۆش بوو کەسی 40 ساڵە من ئەو دکتۆری دەکەم لە بۆوی شتەکی زۆر مهم بوو کەوە وەڵاوە 15 ڕۆژە شەوان نانوی و نازام چ دەکا و ئێشی هەیە و ئەوە هەیە ئەوە متعەکە بەجددی ئیشەکە ڕاستە دەڵێن ئینکەمەکی هەیە پارەکی هەیە بەڵام ئەو متعەیە هەیە کە خۆشیەکی دەبەخشیە بەرامبەرت نەخۆشەکە کە قورتاری دەکەی لە ئازارە کە قورتاری دەکەی لە نەخۆشیەک ڕزگای دەکەی لەو نەخۆشی و لەو ئازار و لەو ئەوەی لەوانە زیاتر تەماشای ئەمن هەر جارێ ئەوە نەسیحەتی منە لە بۆ هەموو تەڵەبەکانەوانی ئێستا گوێیان لە منە لە ئەوەی میهنەکە بە ئینسانی تەماشایکە بە ئینسانی بیکە بە صدق و بە ئیخلاص بیکە جانی بە مالیەکە مادیەکە دێتن لا مەحال قەت ینی ئەو میهنەیە ئەوە نییە ئەمن ئەرێ ئەو نەخۆشەی ببینم چەند پارەم بەدەژێ نەخێ ئەو نەخۆشەی چا دەکەمەوە پارەکە دێتن ئەو حالەیە دکتۆر یەک نقطەی زیاتر شەرتیش نییە ینی دکتۆر بەس بە پارەکە ینی
با بڵێن بە ئینگلیزی پێ ساتسفاکشن ینی پێ مرتاح بی زۆر جار هەیە دەبینی نەخۆش دێ پاشەوەی عیلاجی وەرگتە چاووە یەک کۆمەڵ دوعا لۆ دەکا بەڕاستی ئەوە لە ناحی نەفسی دکتۆری بزاد ئەمن زۆر تەسیر منێ دەکا بە مقابلی ویش هەندێک جار هەیە هەندێک نەخۆش وا تێدەگا عیلاج لە لای دکتۆری نییە شیفا لە لای دکتۆرە ئەو مەفهومە دەبی ئەو زاراوانە دەبی لێک بکرێتەوە لە نۆهەتەکان دەورەی ئەوەمان هەبوو لە تەهران پزیشکی ڕەسیەتەی دکتۆرەکەم دیت ئەوی کە دەرسی پێدەداین لەسەر سەرەوەی ناوی خۆی نووسیبووی هووە شافی یعنی خوا شفای دەدا بەس عیلاج لە دەستەمەیە ئەوەی ناخۆشە هەندێک نەخۆش ئیلا شفای لە تو دەوێتن ئەگەر نا یان ڕازی نابی یان جاری وا هەیە بریندار دەکا بە قسانی یان بەشتی تر بەڕاستی ئەوی ئەو مهینەی هەر بژاردیە کە دکتۆر بە هیچ شێوەیەک وەکو کاک دکتۆر عەبدولخاڵق باسی کرد یعنی بە هیچ شێوە قەزی زەرەر نییە بداتە نەخۆش بداتە ئەوی مقابلی کە یەکێک دێ داوای عیلاج دەکا بە هەموو دڵی خۆمان حەزمان لێیە ئەو شەخصە مادەم پەنای هینای تەکنەت و داوای عیلاج لێ دەکا ئەوی عیلمە ئەمەلی سەرف دەکەین ئەو جاخوا هەندێک جار شفای دەدا هەندێک جار نادا دەبی یعنی ئەو شتەیە هاوڵاتی بیزانی کە شیفا لە کنەمە نییە لەکن خوایە وەکۆی مسرەکان لە فیلمەکان دایان گۆ لەبیرتە ئەحنا عملنا اللي علينا اللي البايع على ربنا ئەمەوی لە سەرمانە کردم ئەویدی لەسەر خوایە شێخ بیرەوەریم لە تو دەوێ بیرەوەری وەکو خۆش و ناخۆش خۆش و ناخۆش بەس باسی عومان و ما عومانیمان هەندێک بیرەوەری هەیە ناخۆشە من لۆ خۆم شخصی ینی عادەتەکەم هەیە بیرەوەری ناخۆش لە مێشکم نامینێ خەزم نابی دلیت دەبی دلیت دەبی نەک دلیت دەبیتن حتا مواقفی مثلا شخصێک مواقفێکی لەگەر من هەیە لە مێشی خۆم دلیتی دەکەم هەتاوەکو سبەی ڕۆژێکە کابرام دیتەوە ئەوم بەبیر نەکەوتەوە یعنی لەوانەیە زۆر کەس ئەوەی نەتانی بکە ئەمن لە حیاتی خۆم ئەوەم ڕەچاو کردیە لێ هیچ مشکلم نییە لەگە هیچ کەسەکی و دائیمەن ئەو کەسێک کە لەگەر مشکلەیە هەبووە لەوانەیە ئەو لە بیری مابی ئەم لە بیرم نمایە و زۆر جار هەیە برادەران بە بیرم دەینەوە ئەرێ تو ئەو کابرایە مووقفەکەی لەگەر تو ئەو هابووە دەرێم وڵای ئەم لە بیرم ئەتکو لە بیردمایە دەرێ کو ئەتو لە بۆم دەست کرد ینی ئەوجا هەی من لەگەر دکتۆری بیرەوەری خۆش ئەمن لەگەر دکتۆری تەبعاان بیرەوەریمان زۆرە شتەکان زۆرە تو لۆ باسی لینکەکانی تر ناکەین بێزگە لە برادرات بێزگە لە هاوڕێاتی با بڵێن چی یەکترین ئەوە هیچ ئەوە هەم کوڕە خاڵمە هەم کوڕە پلکمە هەم ئەمە زاوەویمە ینی ئەو بێجێ لە خەتەکانی شیتکە برادریشی زۆر شتیت کە هەبووە فێرە زۆر شت کردیمە ئەمن فێرە زۆر شت بوویمە کە برادەر بووینە میساڵەن شترەنج یەک لە هەرە شتە موهیمەکان بووە ئەمن ئەو فێرە شترەنجی کردیمە لێت بردیتەوە ئێستا لێم دەباتەوە زۆر بە ئاسان تۆڕە نابی ئەوە تۆپانە هیچ ئەوە هەر مەرحەلەکی حیات بووە تەمە نام دەکرد وەختی خۆی بەس بمبن لەگەر خۆی تۆپی بینەوە من گچکەتر بووم گچکەتر بیت نادبن ئەتو پێچی لاعبی بەس پێکتا هەندە گەورە هەندێک زار دەبوو عمود لە پەنەرتیەکان دەبوون عمود ینی بووینە یەک فەریق وەختەکی داهات کە مستەقبل وەخت فێر خەت خۆشیش کرد دەمزە سوالێ بکەم خەت خۆشیش فێر کردیم ینی ئەوەکانی سێرێکە خەتی خۆشە دەرسیش پێگوتیمە لەو دەرسەکە ئەو دەرس پێگوتیمە ئەمن لە بەکەلۆری 95 مینایە ینی ئەو شتانێک کە ئەو بەمنی ئەوە کردی ینی وەشکو برەی نارم برادەرایەتەکە لە مەرحەلەکان زۆر تەتەوری کردیە لە مەراحیلەکانی تر بووە نەکار برادەرایەتی بووە هیچ بەشەر نهاتینە ڕاوە بەشەر نهاتینە تاقانەمە تاقانی حەفشان بەس حسێبم کردەوە برام بوو لە منداڵیەوە دکتۆر پێ هیچ زار بەشەر نهاتینە تەسەوەر ناکەم باوەڕ ناکەم نەکەەوە دیلیتی کردی لە لیستەکەی ئەفکاریشمان بیرکردنەوەشمان زۆر لێک نزیک دکتۆر لە شتەچی دێمەوە لای بەڕێزم ئۆلۆ دکتۆرەکان خەتیان ناخۆشە بەس سەیدەلی تێدەگا لە ئینگلیزی ناخۆش بەخۆی وانە ینی ئێستا کە دابنیشی بە زەوق بینوسم ئەم بنووسم دکتۆر ئەردەلان خەتی زۆر خۆشە ئەمن خەتم لا بەسەبیهی زۆر باشە کە بە ئەنگلیزیش کە دەنووسم بە زەوق بنووسم
زۆر جوان دەنووسم بەس کە دێت ڕادچێتەوە نەخۆش و فکرکردنەوەەوە ئۆتۆماتیکیان کەمەک تێک دەچیتن سەریع دەنووسین ینی ئەوە دەمگۆ ئەگەر برادرێکی هەبی دەچینانش کولۆی دەنووسی بسی لۆشی بخینتەوە سەیدەلیە لۆ تەیەک ناچی ئەویش وەچین گۆیە ینی مەسەلەن بە حرفەک مەسەلەن نە لێ ڕادێتن لە دەستخەتەکەی لێ ڕادێ ئەدی زۆر جار هەبووە لە سەیدەلیت نەخۆشەکە چویتە سەیدەلێکی لەوێ تەلەفۆنم لەوە دەکەن دکتۆرە ئەو عیلاجەت نووسە و عیلاجە چییە چنیە قەزی خەتی هیروغلیفی ئەوەکانی هەموو تێکەر و پێکەرە بەو دەرەزش خراپ نینە یان هەیە دکتۆر هەیە دەستخەتی زۆر خراپە کەس ناتایم بخینتەوە بەڵام زۆربەیان ینی ئەوەی ئینگلیزی بزانین دەتوانی یان لە سەیدەلەی بی دەزانین قەزدی چیە جوان بیرەوەریەک خۆشم لۆ بجێڕەوە لەگە دکتۆری لەگە نەخۆشە لەگە شتەچی هەندێک بیرەوەری خۆش مەسەلەن شتێک بەسەرت داهاتی ئێستا بوویتە بە زیکرات چەند داواکاریەکی غەریب کرایان شتێک بووە نەخۆشەک نەخۆشەکەم لە بۆ هات عیادەی پیرەژنەک بوو هی خەڵکی لای وا بزانم سەرەوەی قەزای سۆران و چۆمان و ئەو منتیقانە بوو هات دانیشت فەرموو داچ خۆم خێرە چییە موشکیلە چیە گوتی گەروم دەتریوێنی ئەمنیش دەتریوێنی قەزدی چییە ئەمە مەسەلەن خوران هەیە سووتان هەیە ئێش هەیە نازانم پێم گوت داچ خۆم گەرو دەکڕێتەوە گوتی نەخێت دەتریوێنی ئەمن تێناگەم دەموێت تێ لە شێوەزارەکەی گوتم دەتریوێنی قەزدی چییە گوتم داچ خۆم دێشیتن گوتی دەتریوێنی گوتم دەسووتێتەوە گوتی دەتریوێنی دیتم بڵۆک بووە لەسەر دەتریوێنی ئەمنیش تێنەگەیشتم ڕاستەکەی دەتریوێنی چیە عیلازەکەم لە بۆ نووسی و بەڕێم عیلازەکی بەسیتم لە بۆ نووسیکەوە هیچ یاین بڵۆک بوو نەتزانی هەر نەمزانی دەتریوێنی نەمزای بابزان وەکو خوران و شتی وایە بەڵام ئەمن ئێستاش نازانم ئەوەندەی ئەمە ڕاستیەکەی بە حکمی ئەوەی کەوا نەخۆش زۆر دێتە لامان زاراوەکان تقریبا سەبر لێ ڕادەین هەتا بعض زار نەخۆش وە وەسمادکتۆ توی منتیقەی مەی هیچ عیلاقەم پێنێم لە هەولێرە چاوم کردیتەوە هەر لە هەولێرێ بوویمە ئەوەی دێ دەڵێ مەسەلەن فقط ئەو کەپووە فەقیرە بەس ناوەکانی بزانی بە کوردی چییە ئەوەی پێی دەڵێ دم ئەوەی پێی دەڵێ تفنک ئەوەی پێ دەڵێ دفن ئەوەی پێی دەڵێ کەپوو ئەوەی پێی دەڵێ لوت ینی نەخۆشەکمان لە بۆ هاتوو دەیگوت دمم دا دەڕوسێ یان بە یەکەچی بڵێ لە هەولێر دمم دا دەڕوسێ کەس نازانیتن بەڵام ئەمە بە حکمی وەی کەوە لە ناو لەگەڵ نەخۆشان هەر ڕۆژێ نەخۆشەکرد لە زاخۆی لە بۆ دێ لە چۆمان لە بۆ دێ لە حاج وەمەران دێ ئەوانە فێربووینە ئەوە لە بۆمە زەنجینیەکە لە بۆ لاجە و لوغەیمە دەستخۆزار پێشی بڵێت دمتدا دەڕسێ ئەسی لەوانێ دمتدا دەڕسێ مانای بزانیت چە یانی کەپوم خینی لێ دێ بەلای سەرێ ئیلای حاجی ئۆمەر منتقەی حاجی ئۆمەر دکتۆر بەرەو کۆتایی بەرنامەکەی دەڕۆین چ شتێکت هەیە بیڵێ لە بۆ ئەوانی نوێکاران ینی بە قسەی وا مەسەلەن بە چەند وشەکی چت هەیە بیڵێ بەڕاستی ئەوەی ملاحەزەی دەکەین یعنی نازانم جیلی مە جەنابیشە شمول دەکات لەگەڵ جیلی نوێ ئەمن پێیان دەرن جیلی ئایفۆن و لاپتۆپی گاپەک هەیە بۆشاییەکەیە مابینمانێنی ئەو لینکە لەوانەیە خەتای خۆشمانی تێداوی کە لێ دەگەڕین ئەو جیهازانە زۆر بەکاربینن لە نەفسی وەقت ئەوانیش یعنی لەگەڵەمە زۆر ئیستیجابەیان نییە ئەمن زۆر نیگەرانم لەو جیلەی نوێ کە ئینشاڵام لەوەی غەڵەتم بەڵام لۆ پاراستنی عرف و عادات و تربیەت و ئەو ناو ئەخلاقی کە ئەمە لەسەری گەورە بووینە زۆر شت لە فکر کرایە بەڕاستی زۆر فەرقەکی زۆر هەیە مابینی ئەو جیلە و جیلی خۆمان ئەمە مەسەل لەگەر بابمان لەگەر باپیرمان بەڕاستی
کۆنتاکت نزیکتر بوو زیاتر بوو بەڵام لەگەر جیلی نوێ گاپەکی زۆر لەوەی دەترسێم کە ینی ئەمە ئەوەی عادات و ئەو کەستمەی کە هەمانە ئەو عرفە و ئەو کوردایەتێک کە دەیبینی ئێستا لێرە جیلی نوێ نەیبی لە دەستی بەس مەترسیم هەیە دەنا ئینشاءالله من غەڵەت ئینشاءالله ببوورە لەوەی پێشبینیەکانت من زۆر سوپاستان دەکەم شەوەی خۆش و کاتەی خۆشمان دەگەێت ئێوە بەسەر برد ئێوەش بینەرانەی عزیز سوپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون تەندروست بن